ئەمە ئەیبینن ئەمە سەرەی بنزینی 750 دیناریە تا سەری و سەر ڕۆژ وەڵام چاوم بڕ ناکات بەس ئێوە گەر چاوتان بڕەکە سەیریکە ئەمە دۆخ گوزەرانی شۆفێرانە بەهۆی گرانی بنزینەوە ئەم لە شای سلێمانی بنزین گرانە بەڵام دەست دەکەوێت بەڵام بە شارەکانی دیکە کە کێشەی کەمی بنزین هەیە ئەمە ئەو سەرەیە کە ژیرا و لێشە بنزینخانە من بچمە لای یەکێ لەو شۆفێرانی کە لێرەیە شۆفێری پاس سڵاو لێ بکاتەوە باش لە کاشمێر شەرەوە لێرەی لە 50 دقەوە لە 50 دقەوە لە دەژ لاییاوە ئێستا تقریبا 20 دقیقە ئەمە کارگەری لەسەر بازاڕی ئێوە هەبوو تا ئێستا ئەی من لە 50 دقەوە لێرەمە سەعات 2 نزیکی نیوەڕۆی چۆن ئۆتۆمبیلە لە پێشەوە بوو لە پشتی بانزیخانەکە و لەسەرەوە سەرمان گرتووە ئاوا هاتوونە دۆ خوارەوە ئەمجا هاتوونە دێرە بەڵێ باشە تۆ هەمە سلف لێ بیت و ئیشی پێ بکەیت تۆم بابەتانەمە گاز و بنزین زیاتر نابە ئەیجا چی بکەین دەسەڵات چیە مەجبورین نرخی پاس چەندە ئێستا هەر 750 نارە ئەگەر ئەوە بەردەوام بێتوان بە 750 کار بکەن آخر بۆ خەڵکیش دەرینەیانێ هەر خەڵکیش چی بکە ینی تۆ لە 700 دینار گوناحە بۆ خەڵکیش بەڕاستی دەرینایانێ بۆ ئێمەش بەڵام بۆ خەڵکیش گوناح تەواو سەرەکە و گەیشت دەسەکان نەخۆش بێ بەڵێ ئەوەی کە هەیە ئەمە سەری بنزینی 750 دیناریە ئەو بنزینە پاڵپشتی کراوەیە کە لێرە دابەش دەکرێت ئەمە بنزیخانەیەکە لە گەڕەشی کازیوە کە بەم شێوەیە ئاوا ئۆتۆمبیل لەم سەر بۆ سەر وەستاوە وەکو شۆفێری پاسە باسی کرد ئەوان لە پشتی بنزیخانەکەەوە سەریان گرت و ڕۆیشتۆتە خواری خوارەوە ئەجا لێوە پێچی کردوەوە هاتوتەوە بێرە لە کاژمێر 50 دقیقەی بەیانیەوە لێرەیە و کاژمێر دەلاییاوە بۆیە شۆفێران لە سەری بنزین ئاوەسن چە کاژمێری زۆر لە سەری ئاوەسن تاوەکو حاجیت لە ساشەرەوە توی ساهشتەوە باشە گرانی بنزین کاریگەری لەسەر کارگە ساوی تۆ دروست کردووە ئارەوەڵا بۆ ئەو کاریگەریان چێکە لە سەری دروست کردو کاریگەریەکەی لە وایە جاری وا هەیە ئەڵێ ئیش نەکەم باشترە وەک لەوەی ئیشکەم و ئەو پاری کە پێ دەدرێت بەشی بنزینەکەت نەکە باشە تۆڵی لە سەعات هەشتەوە وەزم لە پشتەوە ئەو هاتوونەوە خوارەوە بەم شێوازە چەند جار سلفێ لێیاوە و ئیشە پێ کردووە وەڵا حسێب ناکرێت نەوەڵا باشەوەمی بنزین نابە بەرە وەڵا هەمی بنزین سەرفەکات بەڵام مەجبورین ئەسا تۆ لەکوێ 1200 دیناری پێدەیت و لەکوێ بێ 750 کڕیت باشە خراپ نییە کوالیتی بنزینەکە بە 1125 دینار تێم کردووە لەگەڵەمە هیچ فەرقێکی نەبووە هیچ خەڵی ئۆتۆمبیلەکەی دروست نەکردووە حیجی بۆ تا ئێستا بۆ من دروستی نەکردووە سپاس بەخوا دەستەکانە خۆش بەڵێ ئەوەی کە ئەیبینن جۆرا و جۆرە ئۆتۆمبیلی تایبەتی تایە ئۆتۆمبیلی باری تایە پاسی تایە تەکسی تایە و چەنەهای تری تایە کە ئەمان یەک لەسەر یەک هەمووی وەستاون لە ئەمە تایەتی لە شەوەوە سەری گرتووە لێرە بۆەوەی کە زوو بەری بکێ بۆ بەیانی وات شەو هەواتومەتە ئێرە لە کاشبێر 11 و 12 شەوە ئۆتۆمبیل لەم سەر بۆ سەری گرتووە بە بەتەنیان بنزیخانەی نییە چەند بنزیخانەی دیکە شێ لە شاری سلێمانیە کە بەم شێوەیە بنزینی 750 دیناری دابەشەکەن بۆیە ئەمە دۆخی هاوڵاتیانە بۆ سەرەگرتن بۆ بنزین ئێستا ساڵی 2026 بەڵام هێشتا سەری بنزین لە کوردستانە ماوە ئەوە لە سلێمانی با بڵین دەسەکەوێت و توانی لە بنزیخانە بازرگانیەکان بنزین تێ بکەیت لەوانێ شار هەبێت کە ئەوە شێ دەست دەکەوێت.